دابەزینی بەهای دیناری عراقی بەرامبەر بە دۆلار ینی بەهاکەی لە بانک بە 103 ڕۆژ لەمەوبەر سوودانی بڕیاریدابی کە بە 131,000 دینار بۆ 100 دلار بەڵام لە بازارە 153 و 54 و ئەچێتە 54 و نی و یێتەوە ینی لەو نێوەندەیە یاریەکە ینی نزیکەی 24,000 دینار جیاوازی هەیە لە بەرامبەر بانک و بازارڕە ئەم جیاوازیە بۆ ناتوانرێت کۆنتترۆل بکرێ گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر محەممەد علی کە بەڕێزیان پسپۆڕیابورین ڕاستەخۆ لە هەولێرەوە لەگەڵمانە دکتۆر سڵاو لێ بێ بەیانیت باش سپاس کە لەگەڵمانی پرسیاری من و پرسیاری خەڵک ئەوەیە ینی ئەم جیاوازیە زۆرە بۆ لە نێوان ساری بانک و ساری بازارە بەیانی باش سڵاو و ڕێزم بۆ بەڕێستان و بۆ کورساتی عزیز و بۆ بینەروبی سەران بەگشتی بڵێ دیارە پێشەوەی باز لەوەی بکەین بۆ جیاوازی هەیە دەبی باز لەوەی بکەین کە چۆن ئەگەرەکان چی بوو کە بزانین ڕۆژێک دێتن دیسان بەرزی نزمی دەکەیتە سەر نرخی نێوان دۆلار و دینار ساڵی 2005 ئەمریکا هەموو وڵاتانی کە عێراق قەرزاریان بوو لە پاریس کۆیانی کردەوە بە ناوی یانەی پاریس لەوێدا بڕیارێک درا کە ئەوانەی عێراق قەرزاریارن لە قەرزەکانی خۆیان خۆش بن واز لەو قەرزان نەبینن زۆری وڵاتانی جیهان کە قەرزیان بە عێراقدا بوو دیار بوو لێ خۆشببوونیاندا مادەکوێت و چەند وڵاتێکی دیکە هەندێکیان بە نزبەیەک بە ڕێژەیەک لە ڕێژەکان خۆش بوون لە قەرزەکانیانەوە بوو لەگە خۆشببوون لە قەرزەکانیان داوایان لە ئەمریکای کرد کە چۆن بسلمێنن ئەو بڕەپارێک هەمایە بۆ عێراق پێیان دەداتەوە عێراق گوتی من گرنگیتان بەوە پێدەدەم کە لەوە پاش هەموو قەرزەکانتان دەرەمەوە بۆی بەکردنەوەی سندوقێک پێدەن سندوقی ئینمایی عێراقی ئەو بوو حسابێک لە بانقی فیدرالی کە سەر بە وەزارەتی خەزینەی ئەمریکای لەوێ کراوە لەو ڕۆژێەوە هەر بەرمیلە نەوتێک دەفرۆشە لە 2005ەوە پارەی فرۆشتنی نەوتەکان بە گشتی دەستەوە ئەمریکا دەستە ناوە سندوقی لەوێن دەرپەشی عێراق دەگەڕاوە و پەشی قەرزەکان و ئەو ئیلتزاماتانی کە لەسەر عێراق بوو لەوێن دەر لەو سندوقی یەکلا دەکراوە ئێستا بۆ شوی تێگەیشتین کە چۆن پارەی عێراق بەگشتیکەوە ئێستا هەموو یەدەگە و پارەکانی و کڕین و فرۆشتنی نەوتەکانی هەر هەمووی لەژێر دەسەڵاتی ئەمریکەیە ئەمریکا عێراق چی هەیە لە بۆی ئابوووریەکانی تا خەڵکەکە زیاتر ئاشنابی بۆ وەزعەکە ئەگەر ئەو ڕۆژ چارەسەر بکرێت بۆ ڕۆژانی دیکەش لەوانە ئەو بەرزوون نزمی هەر بکەوتە نرخەکان بۆیە ئەو کورتە باسەتان پێشکەش دەکەم ئەستا ئەمریکا ئێستا دەرێ تۆ نەفت دەفرۆشی ئەمن دۆلار پێدەرم دۆلار پارەی وەتەنی منە نیشتیمانی منە من چ وڵاتەکەم بوێ دەبی ئەو وڵاتە بە پارەکەی من ئاڵوگۆری پێ بکاتن لێرەدا بەرەوەی ئەمە دراوسەی چەند وڵاتێکین یەک لە وڵاتانە کە کۆماری ئیسلامی ئیرانە دیارە بەعلەنی لەلایەنی ئەمریکایەوە سزادرا سزای لەسەر ئابلوقەی لەسرە ئەو پارەی کە لە عێراق هاتوچوی پێدەکرێت یان ئاڵگۆری پێدەکرێت یان حواڵەی پێدەکرێت بەشێک لەو پارەی ئێستا گەشتیتە ئێران و ئەویش بە ڕسمی گەیشتە بە حواڵەکان گەیشتی لە بەرەوەی ساڵانەی ئاڵگۆڵکردنی پارە زیاتر لە 15 میلیارد دلار هەیە ئێستا بینی ئیران و بینی عێراق چەند جارێک ئەمریکا و ئەو وەزارەتی خەزینە و بانقی فیدرالی ئەمریکی عراقیان ئاگدار کردەوە کە بە هیچ شێوەک لە شێوەکان ناکرێت پارەی دۆلاری عراقی بکاتە ئیران دیار بوو حکوومەتی عراقی نەیتانی ئەو کاری کۆنتترۆل بکە بۆ دوایی چاردە بانق سزادران لەلایەن باقی فیدرالی ئەمریکا و وەزارەتی خەزینەی ئەمریکا چاردە باقی ئەوانەی کە لەو 38 بانقەی کە داخلی مزایدەی کڕین و فرۆشتن دەبوون تا ئێستا زیاتر لە 18 بانک سزادراون لەگە چار کەسایەتی کە بۆیان نییە لەو پاش نەگو ئەوان وەک ئێران کە باقن خاوەنە باقی کۆمپانیای سرافەنە بۆیان نییە ئالوگۆر و کڕین و فرۆشتن و مامەلە بە دۆلاری ئەمریکی بکەن لێرەدا ئەو بڕەپارەیە کە لە ئەمریکا دەهاتەوە عێراق لە عێراق هاتووجی پێدەکرد 18 بانک سزادران کە بۆیان نییە کەواتە کەمی هاتنی پارە
ڕێڕەوی هاتنی پارە لە ڕێگای چاردە باقی سزادراوی ئەخیری کە پێشتری چاری دکەی لەگەر بوو کەم و کوڕی کردێ ئێستش ئەوانەی کە پێویستیان بە پارە هەیە بە دۆلارکە هەیە دەستن بە دەستی دووەم و دەست و سێم دەکردنەوە و لە بازارەکان کۆ دەکرێتە ئەوە بوو ئەو بەو چەند ڕۆژەی ئەو پارەیە ئەوی ئێستاوا لی دەبینین لە 1970 وانێزی 1600 دەبێتەوە. باشە دکتۆر بە بڕوای ئێوە ئەو سغەی کە بانکی ناوەندی پەیڕەوی دەکات سغەیەکی هەڵە نییە بۆ پێی کە هەرچەند دۆلار دەخاتە بازارەوە بەڵام نرخی دۆلاردا نابەزێ بگرە بەرزە بێتەوە بەهای دینار بەرامبەر بە دۆلار دابەزێ ینی پێ دوانیە سیغەکە ڕەنگە هەڵە بێ یان هەڵە لە شوێنێکی تردایە کە لە نێوخۆی عێراقدا کە وڵاتێکی سەر بەخۆیە دراوی خۆی هەیە بەڵام زۆربەی مامەڵەکان بە دینار نییە و بە دۆلارە. بێگومە شێوە و زۆر و کارکردن و سیستەم و یاسایەکانی باقی مرکزی خۆی لە خۆیدا شکستی نیاوە باقی مرکزی کۆنتترۆلکرا لەنا ئەو باقانێک کە هێستا سزا دراون ئەوان زیاتر کۆنتترۆلی باقییان کردێ باقی مرکزیان کرد لەوەی باقی مرکزی کۆنتترۆلی وام بکە ئەگەر وانە بە شێو لە شێوانە ئەگەر لاواز نەبای لە سیستەم و کارکردن لاواز نەبای لە بڕیارەکان وڵاتێکی وەک ئەمریکا چکاریتی بێتن باقەکانی ناو عێراق سزا بدە بە دۆلارەکان نەخێر زۆر لاوازن لاوازەکەشان گەشتە حدێک لەوەی کەوڵاتانی دەورا پشت زیاتر کۆنتترۆلی مەنەسەی کڕین و فرۆشتن و مەنەسەی حواالەکردنی دۆلاریان کردی لەوەی کە باقی مرکزی بکرێت هیچی باقی مرکزینە لە هیچ وڵاتێک لە وڵاتان کڕین و فرۆشتن بە پارە بکە بەڵکم دەبی باقەکانی ژێرەوەی ئەوەی لە ژێر کۆنتترۆلیوی ناوان کە ئەو کارانانە بکەن بەڵام باقی مرکزی بۆی نییە کڕین و فرۆشتن و مەزایداد بکە لە هەموو جیهان تاکە باقە لە هەموو جیهان کە کڕین و فرۆشتن دەکاتن بە دۆلار کە ڕۆژانم بە بنای مزایدە و باقی مرکزی عێراق کە کاری وی نییە بەڵام گەندەڵی گەشتەوە ئاستەی کە کڕین و فرۆشتن و دانان و گۆڕینی سەرۆکی باقەکانش بە پارەی ئەو باقانە دەکرێتن کە لە خوارنەوە کە لە گەندەلی تێوەکلاون و دیاریشە ئەگەننا زۆر ئاساندا ئێستا هەموو باقەکانی ئەوانەی لە عێراقش دەکەن کە محلینە لۆکردن 62 باقە لەو 62 باقی باقی مرکزی هەل لە خۆرا 38 باقی هەڵبژاروە دەرێ کڕین و فرۆشتن دەبی ئەو باقانە بن لەو 38 ئێستاوە نێزیی هەژدەی سزا دراون و سزاش بەردەوام دەبیتن هەر بۆ ئاگداری جەنابتان و بۆ بینەران ئەو سزای لەو دە باقە و چاردە باقە و لەو چەکە ساتیانە ڕاوەناستی گەورەترین کۆمپانیەش کە کۆمپانیای تایف بوو ناوی تێدا هەبوو هەمان دەزانی خاوەنەکەی کابراایەکی سیاست مەداری بەرزە لە عێراقدا خاوەن کوتلەش لە عێراقدا کۆمپانیەکی دانابوو حسەی 16 کڕین و فرۆشتنی دۆلار ئەو دەیکرد بەڵام ئەمریکا سزایدا کەواتە بەردەوام دەبێ من لەوە زیاترش چاوەڕوان دەکەم نەک هەر باقەکان من چاوەڕوانیوە دەکەم لەو بەو جوانە تا ناگاتە سەری ساڵ باقی مرکزی هەرخۆی لەلایەن ئەمریکاوە سزا دەدرێت لەبەرەوەی خۆی دەزیتەوە لەو ئەرکانێکە لە سەرشانێتی خۆی لەو دەزیتەوە لەو شێوازە کە دەبی کاری پێ بکرێتن بەڵام ئەو گوێڕایەڵ نییە هەرگۆتی بە کرمانزەتی خۆمان بە دەیدەی بریتە سەرێ کەشف ناوین ئەوە هەمووی کەشف بوو دەستیان هەمووی کەشف بوو ئێستاش ئەمریکا بە عێراقش سزا دەدا لە ذاتی ئەوەی کە تەنها سزایەکان لەسەر ئیران بێ بەڵام ئەگەر ڕێگری نەکرێت لەو کارانە من پێم وایە عێراقیش دۆخەکەی زۆر لەو ڕۆ خراپتر دەبی کە ئێستا دینار و دۆلارمان لە بەردەستا پێم وایە لە بۆ سەری ساڵ ئەگەرەوها بڕوە دەکەینەوە قەیرانانکی زۆر گەورەی ئابووری. باشە دکتۆر بە بڕوای تۆ چارەسەر چییە؟ چارەسەرێکی ئابوووریانەی واقعی چییە؟ ئەوەی کە لە دەستی خۆماندا بێ گومان حەقی بڕیاری ئەمریکامان نییە وەکو دەزانین ئەمریکا دەتوانێت ینی بەزووی هەم باکە بەرز کاتەوە باکە دابەزێنێ بەڵام چارەسەری ئابوووریانە لای تۆ بەخێنەوەی تۆ چییە؟ چارەسەر لەوەی ڕێگریەوەی چارەسەرکردن نییە منەوێت بە ئەمریکای ناوێنین کەواتەوەی ئەمریکا دەیەوێ دەبی ئەو جێبەجێ بکرێ ئەو کارتانی کە ئەمریکا بەرامبەر بە عێراقیدانە هەندێکی ئابووری هەندێکیان سیاسیە لە ڕووی ئابوووریەکەوە دەرێ بنبڕکردنی گاندەڵی و سپیکردنەوەی پارە و دزین و کڕین و فرۆشتن بە مناسب نەمێ بە هیچ شێوەیەک خزمەت گوزارەکان تەقدیمی خەڵکەکە بکرێ ئەو پارەیە
ئەوەی شەڕی ئەمریکا ئێستا دەکاتن لەگە عێراق دەرێت ئەو پارە و دەست ئەو داهاتی کە عێراق هەیتی دەبی بۆ خەڵکی عێراق بێت نابی خەڵکانی دیکە سوودمەند بن لەبەرەوەی دۆخی سیاسی دۆخی سومعایی ئەمریکا لە وڵاتانی جیهان لە بەرامبەر وەک عێراق کە باز دەکرێت ئەو لە کەدار بووە ئەو دەوێت ئەو دۆخەی چاپکاتەوە کە بەهات و بە ناوی ڕفراندۆم ڕزگارکردنی عێراقی تەسلیمی بە کۆمەڵە گەندەڵ کردێت دەوێت ئەوەی لەسەر خۆی لە وەک لە کێکی سیاسی لادا دەوێت چارەسەری ئەو کارێ بکە دیارە ئەو مەرجانەی کە ئێستا بگەڕانەوەی دۆخەکە و دانی پارەیەکی زۆر لەبەرەوەی ئێستا عێراق ئەو پارێکە پێویست بیت ڕۆژانە دەبی ئەمریکا بە هەفتانە بۆی دەنێرە جە 5 میلیارە 6 میلیارە 2 میلیارە بە پێی پێویست دەگاتە دەستی ئێستا ئەمریکا لەمە دو پارەی بۆ نانێری لەو پارانێک کە هەیتی 112 میلیاری یەدەک لە ئەمریکایدا 52 ئەسڵەن لەوێ دەبوویتە سەنەداتی دەعمی ئەمریکی ئەو تو هەر نیوەی ئەو پارەیە دەکەی کە هیتت لەژێ دەستی ئەمریکایە دەبێت ئەمریکا ڕازی بکەیت کە ئەمریکاش ڕازی کرد ئەوانی ئەمریکا داوا دەکا کۆنتترۆلکردنی هەناردەکردنی یان حواالەکردنی دۆلارە ئەو پارەیە ببینێتەوە گەندەلی پێنەکرێت دزی پێنەکرێت چاکسازیەکی گژبڕ لەسەر سیستەمی ئیدارە و خزمەت گوزاریەکان بکرێت پێ لەوەی دیکە چەند خاڵێکی سیاسی هەیە لەوانە نەهێشتنی چەکدارانی ئەوی لە خارجی قانون و خارجی ئەوەنە لە عێراق ئەوانەی ئەمریکا ئەوڕۆ داوا دەکا بە هیچ سەرۆک وەزیرانێک لە سەرواقع جێبەجێ ناکرێت. باشە دکتۆر چەندە بنبەرکردنی مامەڵەکردن بە دۆلار لە نێخۆی عێراقدا کاریگەری لەسەر بەرزبوونەوەی بەهای دینارە بێ ینی هاوڵاتی یاسایی ڕۆژانە پێویستی بە دۆلار نەبێ ئێستا هەمومان بۆ کڕینی ئۆتۆمبیلێک بۆ کڕینی خانوویەک بۆ کڕینی سەلاجەیەک تەلەڤیزۆنێک ینی تۆ چێر شتێکە کڕی پێ دەڵێەوە بە ئەوەندە دۆلار بۆ ئەوەندە دەفتەر دۆلار بۆ ئەوەندە ینی بۆشتی زۆر ئاسایی ڕۆژانەی ماڵەوە پێتەڵێنەوە بۆ ئەوەندە دۆلارە ئەگەر ئەمە بنبڕکرێ پێدوانی ئەم بەڕێزە زۆرە نامێنێ بەڕێزم لە سیستەم بنبەر کرایە لە سیستەم بەڵام کە دێت پراکتیک دەکرێت جێبەجێ دەکرێت عێراق نەی هێشتە جێبەجێ بکرێت بۆ گومان جەناب ئێستا بۆ حەز لە کڕینی ئۆتۆمبیلەکە دەچی بە 132,000 وەرەقەی بە گەڵای 132,000 دینار براقەکان دەبی پارێت بۆ بژمێرن بیدەن بە کۆمپانێک ئێستا زۆر لە کۆمپانەکانی لە هەولێر و زۆر لە کۆمپانەکان بۆ شێوە کار دەکەن بەڵام چۆن کار دەکەن بۆ ئەو سیستەما کارا بکرێت پێویستی بە ڕێکاری نوێ هەیە پێویستی بە ڕێنمایی نوێ هەیە پێویستی بە زیاترین بانقەکان هەیە نەک بانقەکان بۆ خێر و بێراتی ئەو کارە بۆ هەژدە باغبی لە هەموو عێراق و ئەو باقانێک کە لە عێراقیش هەنا بەداخەوە زۆر بە زۆریان کاریان تەنها سپیکردنەوەی پارە و حواالەکردن بووە بەڵکم خەڵکە ئەوەی تێدا نەبووە جەناب ئێستا ئەگەر فەرمانبەر یان کارمەند بی لە کورسات لەسەر دەستگایەکەتە کارتەکەت بۆ بکە لە ساو کارتەی کارتی باقیە ماگانە معاشی تۆ موچەیت و دەستە سەر و کارتە لە ساو کارتەی دەکرێتن تۆ بچی لە هەر بانک لە هەر کۆمپانیایەک لە هەر شوێنێک پێویستت بەوەی هەبی لەسەوەی بە 132,000 شوێنە لێ دەکرێت بەڵام ئایتیمەکانی باقی کە لە هەیە یان ئەو مێرانی کە پارەی پێسەحەب دەکرێت لە عێراق بڵاو نەکرایتەوە بەوەی ئەو گەندەڵیە بمینێ هەیە شتێک نییە نەکرێت لە هەموو وڵاتان سیستەمی باقی هەیە و بە سیستەمی کارتی هەیە تۆ پارەیە هەر ناگری ئێستا لە وڵاتان فەرم بڕۆسەردانی ئەوڕۆ بکە کەس پاشی پێ نییە پارەی کاش نییە هەموو کارتێکە لەو کارتەی حکوومەتتانی کۆنتترۆلکە بەڵام حکوومەتی عێراقی لە خزمەتی گەندەڵ و گەندەڵ کاران و کارای نەکردیە و عێراقی هەمووی تەسلیمی بە چەند کەسێک کردیە لە خێر و بێراتی عێراق و خەڵکەکەی دەخۆن و ئەوش گەشتەوەی کە بەداخەوە کە ئەوڕۆی تێدایە من چاوەڕوانی دەکرێن مەگەر دۆخەکەوا بڕوە ڕۆژانە بەهای دینار بەرامبەر بە دۆلار شکست بێنی و ئەوش بەرداوام دەبی ڕژبینی دکتۆر بەداخەوە بەڵام ڕژبینیەکەت بەرمەبنای واقع سیاسی وابوووریەکەیە سپاس دەکەم سپاس بۆ ڕوونکردنەوەکانت سپاس کە لەگەڵمان بووی زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکانە زۆر بەڕێز دکتۆر محەممەد عەلی سپۆڕ یابووری